هەورامی و گۆران و گومان لەسەر دڵ و ڕۆحی فەرهەنگی کوردی لەگەڵمان بن بۆ تێگەیشتن لەم مژارە گرنگە. إذا بخوا آخر باقيا دليلا من بابا تمناعي سمك دنياني وسمجي ئێرە تەوێڵەیە لە هەورامان بۆ هەندێکمان بۆ ئەوەی ڕوخسارێکی کوردانەمان هەبێت ئاوا وەکو من قاتێک شاڵ و جووتێک کلاشی هەورامی لە پێەکەین ئەگەرمانێ لە ڕۆحیشۆ ئەو هەستە کوردیەمان هەبێت ئەوە گوێ لە کۆنە هەوارانێکی مامۆسا عوسمان کێمنەی یاخود سیاچامانەیەک دەگرین واتە هەورامی بوون و هەورامان بووە بە نوێنەراتی ڕەسەناتی بۆ زۆری نەمان سەرڕایەوە لە ناو هەندێک لە دەستگا ئەوروپیەکان و دەستگا ئەکادیمیەکانی دەوڵەتە دراوسەکانمان هاتوون هەورامی و گۆرانیان کردووە بە ئێرانی و بەو جۆرە خەریکە گومان دەخەنە سەرەم زاراوە کوردیانە و تەنانەت ناسنامەی هەورامی و گۆران جا با بزانین ئەم گومانە چۆن دروستکراوە و ڕاستیەکە چی من أروم كوتين أخوني وهورني بخار أروم كوتين أخوني وهورني بخاد ما وبلاوكي ينشري ومني أغورني گۆران ناوێکی گشتیە و هەندێک جار بۆ خەڵکێکی تایبەتی ناو کوردان بەکاردێت و هەندێک جاری تر بە تایبەت لە بواری ئەکادیمیدا بۆ لە قەزاراوەیەکی گشتی کوردی بەکاردێت کە هەورامی و زازاکیش دەگرێتەوە لە ڕاستیدا زاراوەی گۆران و هەورامی و زازاکی یەک پەلی یەک زاراوەی سەرەکین کە ئەمڕۆ هەمویان بە گۆران ناودەهێنرێن ئەم جیاوازی زاراوەیە لە ناو نەتەوەی کووردا زۆر دێرینە هەرچەندە لەبەر نەبوونی سەرچاوی ڕوون ناتوانین بزانین لەکەیەوە ئەم زاراوانە لەسەر خاکی کوردستان خەڵک پێی دەدوێن بەڵام خۆشبەختانە هەندێک سەرچاوە دێرینی ئەو دیاردەیەمان بۆ ڕوون دەکاتەوە بۆ نمونە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر مەسعودی سەبارەت بە جیاوازی زاراوە لە ناو نەتەوەی کووردا دەڵێت عەرەبیەکەی بەم شێوەیە ولكل نوع من الأكراد لغة لهم بالكردية واتە هەر جۆر لە کوردەکان زمانێکی کوردی خۆیان هەیە ئەم وتەی مەسعودی بە زمانی ئەو سەردەما هەر هەمان ئەو بۆچوونەی ئەمڕۆیە کە کوردەکان بە زاراوەی جیاواز دەدوێن ئەم بۆچوونە لەلایەن ئەلعومەریەوە نزیکی 700 ساڵ لەمەوبەر ئاماژەی پێکراوە ئەلعومەری کاتێک دێتە سەر کورد دەڵێت کوردەکان هەرچەندە زۆر جۆری تایبەت لە جۆرەکەیان هەیە کە لەم پەرتووکەدا ئاماژەمان پێکرد هەمویان جۆرێکی تایبەتن لە پۆلێنێکی گشتی واتە ئەلعومەریش دەرکی بە گروپی جیاوازی نەتەوەی کورد کردو و هەمویانی بە یەک نەتەوە داناوە مێژونوزی مەزنی کورد شەرەفخانی بەدلیسیش بە هەمان شێوە لە پەرتووکەکەیدا کورد دەکات بە 4 بەشی سەرەکیەوە کرمانج و لوڕ و کەلهوڕ و گۆران الحاكم وناياني ناي دور ايدي ويدر ذا شو دراض لكوي کەواتە شتێکی ڕوونە کە کورد بە زاراوی جیاواز قسەی کردووە و ئەم جیاوازیەش سەرچاوە ئیسلامەکان دەرکار پێ کردووە واتە
سەرچاوە ئیسلامیەکان ئاماژە بەوە دەکەن کە کورد بە زاراوی جیاواز قسەی کردووە، بەڵام ئەم زاراوە جیاوازیانیان بە کوردی بینیوە، هەروەها ئەو جیاوازێ فەرهەنگیەش هەر بە کوردی تۆمار کراوە و ئەمە هەردوو مێژونووسان مەسعودی و عومەری ئاماژیان پێکردووە. ئێستا کە کاتیەوە هاتووە بزانین یەکەم جار ناوی گۆران کەی تۆمار کراوە و نەچەی ئەم ناوە چییە و لەکوێوە هاتووە. کۆنترین ناوهێنانی گۆرانەکان زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر بووە. سرابۆ ناوی سراکی و گۆران و میدەکان بەیەکەوە دەهێنێت و دەڵێت. هەندێک لە سراکیەکان ناوەکەیان بریتیە لە سەرەپەڕێی یا ملپەڕێن و دەڵێن لە سەر و ئەرمینیادا دەژین لە نزیکی گۆرانی و مادەکان. ئەوە یەکەم جارە لە مێژوودا کە ناوی گۆران بهێنرێت. دەبینرێت ماد و گۆران لە پەنا یەکتا بوون و کە ئەوە دیسان دووپات دەبێتەوە کە ماد بنەماڵەی حکومڕانە نەگنێتەوە. هەر لەبەر ئەوەشە کە بەو جۆرە و وەک گروپێکی سەرخاکی کوردستان ناویان هاتووە. واتە هەموو مادێک کورد بووە، بەڵام مەرج نییە هەموو کوردێک ماد بوو بێت. بە پێی شوێنەکەیان کە سرابۆ ئاماژەیان پێدەکات، گۆرانەکان کەوتونەتە سەر و ئەرمینیا. پێدەچێت سرابۆ ئاماژە بە زازاکەکانی باکووری کوردستان بکات کە بە پێی وەسفی ناوچەکە دەبێت ئەوان بن و ئەو کات سرابۆ بە گۆران ناوی هێناون. بەڵام ئەو دەڵێت گوران، هاوشێوەی ئەمڕۆ کە لە هەندێک ناوچە دەڵێن گوران لە بری گۆران. نزیکی 115 ساڵ لەمەوبەر کاتێک مەیجەرسۆن دێتە ناو هەورامیەکان، ئەوان سەبارەت خۆیان ئەفسانەیەکیان گێڕاوەتەوە کە گوایە هەورامیەکان لە بنەچەدا دوو برابوون، یەکێکیان ناوی هەورام بووە و ئەوی تر کەندۆڵ. دواتر پاشای ماد داریوش ئەوانی لە لای چیای دەماوەندەوە دەرکردووە و ئەوانیش هاتوونەتە هەورامان. دیارە ئەمە ئەفسانەیە و ناتوانرێت مامەڵەی سەرچاوی مێژوویی لە تەکدا بکەین. بەڵام بابەتەکە دەبەستێتەوە بە وتەکانی مێژونووسی یۆنانی سرابۆ کە دەڵێت گۆران و مادەکان لە تەنیشت یەکەوە بوون. جگە لەوەش هەتاوەکو 200 ساڵ لەمەوبەر تۆماری جەژنێکی کوردی پاییزە لە لای چیای دەماوەند کراوە بە ناوی جەژنی کوردی کە ئەوەش هەر پژڕاستکەرەوەی ئەفسانەکەیە کە هەورامیەکان ئاماژە بە دەماوەند دەکەن تێیدا. بەڵام ئەگەر گۆرانەکان 2000 ساڵ لەمەوبەر ناویان هاتبێت، کەواتە دەشێت ناوەکە زۆر دێرینتر بێت. ڕاستیەکەی هەندێک ئاماژە هەیە کە ناوی گۆرانەکان زۆر دێرینتر بێت. لەبەرەوەی کە نزیکی 2700 ساڵ لەمەوبەر چەندین جار لە تێکسی ئاشووریدا ناوی گۆرانەکان لە کوردستاندا هێنراوە. لای ئاشووریەکان بە خەڵکە کوور یاخود گورەکان بە هەردوو شێوەکەی باسکراون. ئاشووری و ئارامیەکان لەگەڵ زۆربەی ناوە کوردیەکاندا پاشگرە کوردیە مادیەکان لادەمەن، دەنا بە دڵیایی کوردەکان پاشگری کۆی ئان لەگەڵ ناوەکە بەکاریان هێناوە و بە گۆران ناسیویانن. جگە لە ناوەکەیان یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی گۆرانەکان لەو سەردەمەدا بوونی ئەو کڵاوە بووە کە تایبەتمەند بووە بەوان. ئەو جۆرە کڵاوە لە هەڵکردراوەکاندا سەرنجی لێکۆڵەرانی بۆ خۆی ڕاکێشاوە و دواتریش زیاتر لە 200 ساڵەمەوبەر کە میستەر ڕیش دەچێتە ناوچەی سنا یاخود ئەردەڵان و دوو سەربازی هەورامی دەبینێت، کڵاوەکەیان سەرنجی میستەر ڕیچ ڕادەکێشێت و وێنێشیان دەکێشێت. بەو جۆرە دوای زیاتر لە 2600 ساڵ لەمەوبەر هەمان جۆرە کڵاوی تایبەت لای گۆرانەکان بەکار هاتووە. بەداخەوە ئەمڕۆ ئەو جۆرە کڵاوە نەماوە هەتاوەکو نمونەی بخرێتە ڕوو. ئەوانەی هەوڵی لێکدانەوەی ناوی گۆرانیان داوە، زۆربیان بنەچەی ناوی گۆرانیان گەڕاندۆتەوە بۆ گابران کە ئەوانە ئەو کەسانە بوون لەسەر ئاینی زەردەشتی مابوونەوە لە سەردەمی ئیسلامدا و بە گابران ناوهێنراون و گوایە دواتر ناوەکە گۆڕاوە بۆ گۆران.
ئەم بۆچوونە زیاتر متمانەی کردوتە سەر خەیاڵات و ئایدیۆلۆجیای شەخسی وەک لە سەرچاوی مێژووی لەبەرەوەی وەک ڕوونکرایەوە زیاتر لە 600 ساڵ پێش ئاینی ئیسلام لەلایەن سرابۆوە ئەوان نامیان هاتووە. هەروەها وشەی گاوران لەگەڵ وشەی گۆران جیاوازن و یەک ناو نین و ئەگەر پێش ئیسلامیش ناوی گۆران هەبوو بێت کەواتە ناوەکە پەیوەندی بە گاورانەوە نییە. ئەگەر بێت و ئەگەری گاوران لا ببرێت یەکێک لە بۆچوونەکان ئەوەیە کە ناوەکە لە مانای گەورە هات بێت واتە گەوران. ئەوەی کە پشتگیری ئەم بۆچوونە دەکات نزیکی 4000 ساڵ لەمەوبەر لە ناو هوریەکاندا ئەنجومەنی پیران بە کەویرانە ئاماژەی پێکراوە. لە زمانی سۆمەریشدا وشەی گور مانای گەورەبوون دەدات واتە ئەگەرێکی زۆر هەیە مانای گۆران گەوران واتە گەورەکان بێت. بەڵام نابێت ئەوە لات کرێت کە ناوی پەیوەست بە وشەی کوور بە مانای کێو پەیوەست بێ بە ناوی گۆرانەوە لەبەرەوەی کە ناوی گۆران لە زمانە سلافیەکاندا بە مانای چیانشین دێت. لە هەندێک ناوچەی کوردستانیش پیتی ک دەکرێتە گێ. زۆرجار هەندێک وشەی کوردی کۆن لە زمانی کوردیدا نەماوە بەڵام لە زمانە خزمەکاندا ماوە لەبەرەوە ئەگەری ئەوەش هەیە کە مانای چیانشین بدات. لەبەرەوە ناوی گۆران دوو ئەگەری هەیە دەشێت مانای کەسە گەورەکان بێت یان چیانشینەکان. سەبارەت بە ناوی هەرامانیش دەشێت لە هەورا یاخود هۆرا لەگەڵ پاشگریمان دروست بوو بێت. بەپێی هەندێک سەرچاوە پاشگریمان مانای شوێنە بەو پێەیە مانای ناوەکە دەبێتە شوێنی هۆرا کە دەشێت ئاماژە بێت بە شوێنی هوریەکان لەبەرەوەی کە ناوی هوریەکان لە سەرچاوەکاندا بە هور هاتووە یان دەشێت لە هورام و پاشگری ئانەوە هات بێت کە ئان پاشگری شوێنە و بەو پێەیە ناوەکە ماناکەی دەبێتە شوێنی هۆرام. ئەمە لەگەڵ ئەو ئەفسانەیەدا یەک دەگرێتەوە کە هەورامیەکان لە سەرەتای سەدەی 20دا بە مێجەرسۆنیان گوتووە کە ئەوان دوو برابوون هەورام و کەندۆڵ. سەرڕای ئەو بۆچوونانە سەبارەت بە ناوی هەورامان بەڵام ئەو ناوە توێژینەوەی زیاتری گەرەکە بە تایبەت کە سەرچاوی مێژووی زۆر دێرینمان لەسەر ناوەکە نییە. بخلقي ومكيل وغمي إجاك إخوة برداورين زغرقي ومكيل وغمي يوم ميلي وكم بوري ويا زور يا وكمي إجاتك ويبني وشو من نساوي ديوارني وەک ڕوون کرایەوە نزیکەی 2600 ساڵەوە پێش چار ڕادێکی دڵنیایی سەرچاوە ئاشووریەکان ئاماژەیان بە گۆرانەکان کردووە. دواتریش 2000 ساڵەمە پێش بە شێوەیەکی تا ڕادێک دڵنیاتر سەرچاوە یۆنانیەکان ناوی گۆرانیان تۆمار کردووە. سەرڕایەوە لە 100 ساڵی ڕابردوودا هەندێک لە کوردناسە ئەوروپیەکان بڕیاریان داوا کە زاراوەی گۆران و پەلەکانی بکەن بە ئێرانی و کرمانج و سۆرانی لێجیا بکەنەوە و ئەوان بنێن ناو بنێن کوردی. ئەمە لە کاتێکدا ئەوان خۆیان زمانی کوردی بە ئێرانی دادەنێن بەڵام بۆ مەبەستی جیاکردنەوە هاتوون گۆران و پەلەکانی دادەنێن بە ئێرانی و سۆرانی و کرمانجی بە کوردی. جا با بزانین ئەم چیرۆکە چۆن دروستکرا و تا چەند بنەمای زانستی هەیە. یەکێک لەو کەسانەی کە سەرەتا بۆچوونی سەبارەت بە گۆرانەکان داوە گەڕۆکێکی ئینگلیزە بە ناوی کلۆد جیمز ریچ کە لە کوردستان بە مستەر ریچ ناسراوە. ریچ لە نزیکی ساڵی 1820دا هاتۆتە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و هێشتا ئەلفوبێی سەبارەت کورد نەزانیوە و هاتووە سەبارەتیان بزانێت. کەچی سەرڕای ئەو زانیاریەکەمەی کە سەبارەت کورد هەیبووە هاتووە لە چەند شوێنێکدا زۆر سەرپێیانە گۆرانەکانی بە کورد و لە شوێنی تردا بە نەتەوەیەکی جودا ناوی هێناون بێ هیچ لێکۆڵینەوە یا متمانەکردنە سەر بەڵگەنامەیەکی مێژووی واتە ئەوە تەنها بۆچوونی خۆی بووە. دوای ریچ مەیجەرسۆن لە سەرەتای سەدەی 20دا هاتۆتە کوردستان و ئەویش وەک پابەندبوونێک بە بۆچوونەکانی ریچ دیسان هەورامیەکان بە کوردانانێت. ئەم بۆچوونە لای دوو لێکۆڵەری زمانەوانی وەک مەکەنزی ئینگلیزی و گارنێک ئاساتریانی ئەرمەنی کە کوردی و فارسیزانێکی بەتوانا بوون و
کارەکانیان زیاتر شێوەی لێکۆڵینەوەی وەرگرتووە بە تەواوی ئەو تیۆریان جێگیر کردووە کە گۆران و هەورامیەکان کوردین. ئاساتریان کە پرۆفیسۆریی ئەرمەنیە هەر ئەو بۆچوونەی نییە، بەڵکو کورد بەنەتەوە دانانێت و پێی ڕنابینێت کە هیچ ڕابردوویەکی دێرینی هەبێت. هەندێک لە توێژەرە نوێ ئەوروپیەکانی وەک ماریا ئۆشیا زۆر ڕاشکاوانە لە پەرتوکەکەیدا کە بۆ وەرگرتنی بڕوانامەی دکتۆرانی نووسیەتی لە ساڵی 2004دا هەورامی گۆرانەکان دەخاتە دەرەوەی نەتەوەی کوردەوە. ماریا ئۆشیا سەبارەت هەورامەکان دەڵێت نیشتەجەکانی هەورامان کە بە گۆرانی قسە دەکەن لە ڕابردووەوە خۆیان بەجیا داناوە لە خەڵکی کورد. هەروەها بەردەوام دەبێت و دەڵێت لە دوای ئەم 50 ساڵەوە بەهۆی تێکەڵاوبوونی زیاترەوە بە کوردانراون. بەو جۆرە لە ئەنجامی بۆچوون و توێژینەوەی هەندێک لە کوردناسە ڕۆژئاوایەکان ئەو ئاڕاستەی بۆچوونەوەیان سەپاندووە و تەنانەت دەستەواژەی کوردیش پرۆپە واتە کوردی تەواویان داهێناوە و ئەوان تەنها کرمانجی و سۆرانی بە کوردی تەواو دادەنێن. وەک بینیمان زاراوەی گۆران بەگشتی و کە زازاکی و هەورامیش دەگرێتەوە لە دەرەوەی زمانی کوردی دانرا و تەنانەت هەندێک جار ئاخێوەرانیشی بە کورد داناندرێت. جابا بەیەکۆ بزانین ئەم کوردناسە ڕۆژئاواییانە ڕاست دەکەن کە ئەم زاراوانە کوردی نین و ئاخێوەرانیشی کوردین. پێشەوەی بچینە ئەو قوڵایەوە با سەرەتا لە بۆچوونی کوردناسێکی ترەوە دەست پێ بکەین کە ئەوە زانیاری زۆر ڕوونمان دەداتێ کە چۆن سەرەتا ئەم بۆچوونە لە ناو کوردناسە ڕۆژئاواییەکاندا دروست کراوە. ئەوەی مای سەرنجە هەندێک جار کوردناسەکان خۆیان ئەو بۆچوونە بە درۆ دەخەنەوە. یەکەم ئەوروپی کە لە سەرەتای سەدەی 20دا ڕاستی بنەچەی ئەم بۆچوونەی خسۆتە ڕوو ئەدمۆنز بووە کە لە نزیک ساڵی 1920ەوە چەند جارێک بابەتی لەسەر کورد نووسیوە. ئەو سەبارەت گۆرانەکان دەڵێت کە بەم ناوچە جوگرافیەتا تێپەر دەبیت گروپێکی تری زمانەوانی هەیە کە لە تورکیا بە زازا و لە عێراق و ئێران بە گۆران یان لەلایەن کورد خۆیانەوە ماچۆ ناسراون. زازا لەو پەڕی باکووری ڕۆژئاوا قسەی پێ دەکرێت لە نێوان دیاربەکر و ئەرزەنجاندا. گۆران لە عێراق لەلایەن کاکەیەکانەوە لە نزیک تاوق، هەندێک لە زەنگەنەکان لە نزیک کفری و باجەلان لە نزیک خانەقی. لە ئێران هۆزە هەورامەکان لە هەردوو دیوی سەختایی چیاکانی زاگرۆس لە ڕۆژئاوای سنە لەگەڵ هەندێک لە دراوسەکانیاندا لە باشوور هەتاوەکو و ڕێگای سەرەکی خانەقی کرماشان لە ناوچەی قسەکردنی گۆراندا لە نێوان سلێمانی و ئەردەڵاندا دەبینرێت. ئەکادیمیە ئەوروپیەکان بەگشتی سوورن لەسەر ئەوەی کە زمانی گۆرانی کوردی نییە و ئەو خەڵکانە کە قسەی پێ دەکەن کورد نین، بەڵام خەڵکەکە بە هەموو شێوێک خۆیان بە کورد دادەنێن. وەک بینیمان ئەدمۆنز کە خۆی کوردناسێکی لیزە ئەوە لە سەرڕاوی کە گۆرانەکان خۆیان بە کورد زانی و زمانە کەشیان بە کوردی داناوە کەچی ئەوروپیەکان سوورن لەسەرەوەی کە ئەمان زمانەکەیان کوردی نیە و خۆشیان کورد نین. جا با سەیری سەرچاوە دێرینەکانکەین. گرنگی ئەم سەرچاوە دێرینانە لەوایە هەندێکیان بە سەدان ساڵ لە پێش ئەوروپیەکان لەسەر ئەم بابەتیان نووسیوە. پێشتر ئاماژەمان بۆ کرد کە مەسعودی نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئاماژە بەوە دەکات کە کورد بە زاراوی جیاواز دەدوێت و ئەو بۆچوونە کە کورد هەمە ڕەنگن لای ئەلعومەریش دووبارە بووەتەوە. تەنانەت نزیکی 400 ساڵ لەمەوبەر گەڕیدەی تورک ئەولیا چەلەبی ئاماژە بە زاراوە کوردیەکان دەکات کاتێکە لەسەر کورد دەدوێت و دەڵێت لەبەرەوەی کە کوردستان خاچێکی بێکۆتای ڕەقەڵانی و چیایە، جۆرەکانی زمانی کوردی تێیدا کەمتر لە 12 نییە. هەر یەک لەوی تر جیاوازە لە گۆکردن و وشەکاریدا. لەبەرەوە زۆر جار پێویستیان بە وەرگێڕ هەیە کە بەهۆیە لە وشەکانی یەکتری تێبگەن. واتە مێژوونووسە بێگانەکان دەرکیان بە زاراوە جیاوازەکانی کوردی کردووە و زاراوەکانیان بە کوردی داناوە و خەڵکەکەی بە کورد. مێژوونووسی کورد شەرەفخانی بدلیسیش کورد دەکات بە 4 گروپۆ: لور، کەلهور، گۆران و کرمانج. واتە لای شەرەفخان یەکێک لە 4 بەشە سەرەکیەکەی کورد گۆرانە.
لە ڕاستیدا سەدان ساڵ پێش شەرەفخان سەرچاوە ئیسلامیەکان ئاماژیان بە فرەڕەنگی کورد کردووە و ئەو بۆچوونە چەندین جار دووبارە دەبێتەوە. هەندێک جار مێژونووسان بە تایبەت ئاماژیان بە ئاخێوانی گۆران کردووە. ئەلعومەری نزیکی 700 ساڵ لەمەوبەر کاتێک کە لەسەر گۆرانەکان دەدوێت دەڵێت لە چیاکانی هەمەدان و شارەزور جۆرێک لە کورد هەن کە پێیان دەوترێت گۆران کە بەهێزن، واتە ئەلعومەری بەڕوونی گۆرانەکانی بە کورداناوە. هەروەها نزیکی پێش 600 ساڵ لەمەوبەر مەقریزی لە بەشێکی پەرتوکەکەیدا بە ناوی ئەلمەواعف ئاماژە بە نەتەوەی کورد دەکات و دواتر لەسەر گۆران دەدوێت و دەڵێت ئەوان خێڵگەلی زۆرن، لەوانە گۆرانەکان بەرەی گۆران و هەروەها هەزەبانی و بەشنەوی و شازەنجانی و سەرنجی و بزولی و مەهرانی و زرزاری و کیکانی و جاک و کردونەڵی و ڕەوادی و داسنی و هەکاری و حەمیدی و ورکجی و مەروانی و گەڵاڵی و سەنیکی و جۆنی. دیارە هەندێک لە ناوەکان لە بەرەوەی کە بە عەرەبی تۆماکراون ناناسرێنەوە، بەڵامەوەی کە گرنگە مەقریزی سەرەتای بەشەکانی نەتەوەی کورد بە گۆران دەست پێ دەکات. هەروەها نزیکی 600 ساڵ لەمەوبەر قەلقەشەندیش زانیاریەکی حاوشێوە دووبارە دەکاتەوە و ئەو دوای ئەوەی کە دەڵێت شوێنی ژیانی کورد لە هەمەدان و شارەزورۆ دەست پێ دەکات و هەتاوەکو دەریای سپیناوە ڕاست دەڕوات، دواتر باسی چەند خێڵێکی کورد دەکات و دەڵێت خێڵی یەکەم لە کوردەکان دیاوشتن کە لە چیاکانی هەمەدان و شارەزورن و ئەوە شوێنی خێڵێکی کوردە و میری تایبەتی خۆیان هەیە و دووهەم دەرتەنگە کە شوێنی خێڵی دووهەمە کە گۆرانەکانە و ئەوانیش میری تایبەتی خۆیان هەیە. سەرنج دەدرێت ئەلعومەری و مەقریزی ئەوان هەردووچیان ناوی گۆرانەکان وەک بەشی سەرەکی و یەکەم جار ناوی ئەوان دێنن لە ناو نەتەوەی کووردا. ئەمە لای قەلقەشەندیش دووبارە بێتەوە، ئەویش گۆرانەکان بە بەشی سەرەکی کووردا دەنێت. واتە مێژوونووسان کۆکن لەسەرەوەی گۆرانەکان نەک هەر کورد بوون، بەڵکو بەشی سەرەکی و گرنگی نەتەوەی کورد بوون. ئەنجا بابزانین بە پێی سەرچاوە دێرینەکان گۆرانەکان خۆیان تەنها بە گۆران داناوە یا بە کوردی گۆران. لە ڕاستیدا زانا گۆران ئاخێوەکانیش وەک هەموو کوردێکی تر خۆیان بە کورداناوە. زانا و سۆفیگەری بەناوبانگ برایم کوردی گۆرانی شارەزووری لەسەر زۆربەی دەنووسەکان سێ ناسنامەکەی دەردەکەوێت. ئەو کووردە و گۆران بوو و شارەزووری بوو. زانای تریش هەمان شتیان کردووە. بۆ نمونە ئەبوو بەکر هیدایەتوڵڵا حسەینی گۆرانی کوردی کە لە ساڵی 1605 کۆچی کردو. هەروەها یوسف کوڕی عەبدوڵڵای کوڕی خزری کوردی گۆرانی کە کۆچکردووی ساڵی 1363 و جگەلەوە یوسف ئەلیاسی گۆرانی کوردی کە لە سەدەی 12دا ژیاوە. لە ڕاستیدا چەندین زانای مەزنی کوردی گۆران لە سەرچاوەکاندا ناویان هاتووە. بۆ هەر یەک لەو کەسانە ناوی گۆران گروپ زاراوە بووە و کورد ڕەگەز یاخود نەتەوەکە بوو. هەموو خۆیان بە کوردی گۆرانداناوە. ئەم کەسانەش زانای گەورەی جیهانی بوون و ئاگاداری خۆیان و بنەچە و ڕەچەڵەکی خۆیان بوون. وەک ڕوون بووە چەندین کەسایەتی گۆران ناسنامە کوردیەکان لە تەک ناوەکەشیانە داناوە، ئەو ڕاستیە بە ڕوونی دەکەوێتە ڕوو. هەروەها ئەوە لە کڵامە یاریستانەکانیشدا دیارە. باو باپیرە یاریستانەکانمان دەقێکی زۆریان بۆ بەجێشتوین کە بە شێوەی شعرن و لە ناو ئەواندا بە کڵام دەناسرێت. زمانی ئاینی یارستان زاراوەی گۆرانە و ئەم کڵامانە هەندێک زانیاری زۆر گرنگیان تێدایە کە هاوکاریەکی باشمان دەکا بۆ تێگەیشتن لەم مژاری ئەم بەرنامەی ئەمڕۆ. یەکێ لەو زانا مەزنە یارستانە کوردانەی کە کڵامی بۆ بەجێهێشتوین باوە سەرهەنگی دەودانە. باوە سەرهەنگی دەودان لە ساڵی 1936 واتە نزیکی 1100 ساڵەوە بەر لە هەراماندا لەدایک بووە. دواتر هەر لێرە کۆچی دوایی کردووە. ئەمە گۆڕی پیرۆزی ئەو زاتەیە. ئەو زاتە 1100 ساڵ لەمەوە بەر دەڵێت سەرهەنگێ دەودان، سەرهەنگێ دەودان
ئەسکەنامە من سەرهەنگێ دەدان چەنی ئێرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئاین کوردان واتە من سەرهەنگی دەودانم و ناوم سەرهەنگی دەودانە من لەگەڵ دەستەیە جاراندا لە هەوڵ و کۆششداین و کێوان دەگەڕین و هەردان دەگەڕین بۆ مەبەستی پاراستنی ئاینی کوردان باوە سەرهەنگ تەنها نییە کەسایەتیەکی تری مەزنی یارسانیش بە ناوی شاوەی سقولی ئەویش کەڵامێکی زۆر گرنگی بۆ بەجێهێشتووی شاوەی سقولی لەدایک بووی ساڵی 1470 زاینی ئەویش بە هەورامێکی شیرین نزیکی 600 ساڵ لەمەوبەر ئاماژە بۆ دەکات ئەو بە شانازیەوە باز لە کوردبوون و گەڕانەوەی بۆ ڕەگوڕیشێکی ئەفسانەی پاڵەوان دەکات و دەڵێت ئەسڵەمەنجە کورد ئەسڵەمەنجە کورد بابۆم کوردەنان ئەسڵەمەنجە کورد منە و شێرەنان چەنی دەستەی کورد سڵسڵەی سپای زەحاک کردم هورد واتە من بنەچەم کووردە و باو باپیرانم کووردە و لە ڕێگەسی کوردم من ئەو شێرم کە لەگەڵ دەستەیەکدا سوپایی زوحاکمان ورد کرد کە ئەوە ئەو پەڕی دەربڕینی هەستینەتەوەی و شانازیە بە کوردبوونەوە ئەو بۆچوونە لە شعری گۆرانیشدا دەردەکەوێت خانای قوبادی کە سۆرانی ئاخێو بووە بەڵام ئەو بە ساراوەی گۆران نووسیەتی و زاراوەکەی بە کوردی داناوە ئەو نزیکی 300 ساڵەمەوە بەر دەڵێت ڕاستەن مەواچان فارسی شەکرن کوردی چە فارسی بەل شیرینتەرن پەیچەش نەدەوران ئی دنیای بەدکێش معلومان هەرکەس بە زمان وێش واتە ڕاستە فارسی شەکرە بەڵام کوردی شیرینترە تا کۆتایی شێرەکە ئەمە لە کەڵامە یارسانەکانیشدا دەردەکەوێت کە سەبارەت بە عابدینی جافن و بە زاراوەی سۆرانین و بەگشتی لە کڵامی عابدینی جافدا کورد و گۆران یەکن بۆ نمونە کاتێک سانسەحاک پرسیار لە خات و شەریفە دەکات سەبارەت بە عابدینی جاف و دەگوترێت بانگی کرد شەریفە ئەمە کینە خات و شەریفە لە وەڵامدا دەڵێت ئازیزم ئەمە کوردی لە خۆی خوێنە واتەوە کووردە و لە خوێنی خۆتە کە دیسان گۆران و سۆران لەوێدا هەردوو خۆیان بە کوردانەوە بانگی کرد شەریفە ئەوە کینە وتیادی زەمە کوردی لە خۆی تێخێنە لا خواهی تخیلا ئەوەیەک لەو کەڵامە نایابانەی عابدینی جافە کە بە تەنبور و مۆسیقای ڕەسەنی کوردیەوە چڕاوە و بە زاراوەی سۆرانی وەک بینیمان سەرچاوی دێرینی بێگانە و لە ناو کورد خۆشیدا گۆرانەکان بە بەشی سەرەکی کورددانراون تەنانەت کۆنترین دەربڕینی هەستی کوردبوون لەلایەن باوە سەرهەنگەوە دانراوە باوە سەرهەنگ بە زاراوەی هەورامی شیرین ئەو دەڵێت لە هەوڵی پاراستنی فەرهەنگ و ئاینی کورداندایە ئەم ئاڕاستەیە لە ڕاستیدا تا سەدەی بیستەمیش بەردەوام بووە بۆ نمونە حاجی نعمەتوڵڵاه کە لە ساڵی 1920دا کۆچی دوای کردووە ئەو یەکێک لە زانا و سەرکردەکانی یارسان بوو ئەو دەبێژێت کە کتێبی ڕیسالە تەحقیقی بە زمانی کوردی نووسیوە کە لە ڕاستیدا بە زاراوەی گۆرانی نووسوێتی جگەلەوە دەڵێت زمانی سوڵتان سەحا کوردی بووە کە دیسان مەبەستی لە گۆرانە تەنانەت شەبەکەکانیش پێش بە سیاسیکردن و تێکدانی لێکۆڵینەوە کوردیەکان ئەوان خۆیان بە کوردداناوە و زمانەکان کە گۆرانە بە کوردی لە قەڵەمیانداناوە پیرمەندی شەبەک کە لە ساڵی 1930دا لەدایک بووە و بۆچوونی لەسەر ئاینی ئزدی و شەبەک داوە ناوی خۆی لە پەرتوکەکانیدا بە مەلا خەلیل سلێمان ئەلخابووری ئەلکوردی ئەلشەیهانی نووسیوە هەروها فەرهەنگێکی زمانەوانی بۆ زمانی شەبەک داناوە کە گۆرانە و ئەو بە قاموس کوردی و عەرەبی ناونیشانی بۆ داناوە کە بەڕوونی ئەویش خۆشی بە کورداناوە و زمانەکەشی کە گۆرانە هەر بە کوردی دایناوە واتە پێش ئەوەی کە ڕەشەبای دەوڵەتسازی سەرەتای سەدەی بیستەم دەست پێ بکات شەبەکەکان ئاسایی خۆیان بە کورداناوە و زمانەکان کە گۆرانە بە کوردی داناوە
گومان لەوە دانیە کە جیاوازی لە نێوان زاراوە کوردیەکاندا هەیە. ئەم جیاوازیە هەندێک جار نزیک دەبێتەوە لە جیاوازی نێوان دوو زمان، بەڵام مەشتێکی نوێ نییە و سەرچاوە مێژوویەکان ئاماژیان پێکردووە. نزیکی 1100 ساڵەوە بەر مەسعودی ئاماژە بەو جیاوازیە دەکات و دواتر خەڵکانی تریش ئەو ڕاستیان دووبارە کردوتەوە، بەڵام هەمویان ئەم جیاوازیان لە ژێرناوی زمانی کوردیدا ناساندووە. کەس ناتوانێت نیکۆڵی لەو جیاوازیە گەورەی زاراوە کوردیەکان بکات، بەڵام دەبێت ئەوە بزانرێت نالی سۆرانی ئاخێ و شعرەکانی خۆی کە بە سۆرانی نووسیەتی بە کوردی داناوە و حاجی نیعمەتوڵڵای یارسانی پەرتووکەکانی خۆی بە گۆران نووسیەتی بە کوردی دایناوە. بە هەمان شێوە ئەحمەدی خانی کە شعرەکانی بە کرمانجی نووسیوە ئەویش هەر بە کوردی دایناوە و بە هەمان شێوەش خانای قوبادی کە خۆی سۆرانی ئاخێو بووە بە هەورامی نووسیەتی و بە کوردی دایناوە. ئەو نووسینانە جیاوازن و باو باپیرانمان ئەو جیاوازیان دەرێک پێکردووە، بەڵام هەمویان سەرڕای ئەوە زمانی خۆیان بە کوردی داناوە. واتە هەر چۆن سۆرانی بە تەنها نابێتە کوردی، بە هەمان شێوە گۆرانی و کرمانجیش بە هەمان شێوە. ئەوان زاراوەی کوردین و زاراوەی زۆر لێکدر جیاوازیشن، بەڵام بەڵگەکانی کورد و بێگانەش هەموو ئەو زاراوانیان بە کوردی داناوە و سەرڕای جیاوازی گەورەی نێوانیان. بە دڵنیایی ئەو کەسایەتیە مەزنە کوردانە لە جێلیان نەبووە کە سەرڕای قوڵی جیاوازیەکە هەموو ئەو زاراوانیان بە کوردی داناوە. لە ڕاستیدا ئەوان کە هێشتا نەکەوتبوونە ژێرکاریگەری توێژینەوە نوێ سیاسیەکانی سەدەی 1920 کە ئەجەندای سیاسی دابەشبوونی کورد و کوردستانیان لە پشتەوە بووە، لە قوڵایی کوردبوون گەیشتبوون. کوردبوون لە بنەچەوە لەسەر فەرڕەنگی زمان و کولتور و تەنانەت ئاینیش دامەزراوە. لە سەدەی 20دا ئێمە لە ژێرکاریگەری ناسیۆناڵیستی عەرەبی و تورکی فارسیدا کەوتوینەتە ژێر ئەو کاریگەریە و خەریکە کۆپی یەک زمان و یەک نەتەوە و یەک هەموو شتێکی ئەوان دەکەینەوە. ئێمە وەک کۆپی ئەوان خۆمان دەناسێنین، لەبەرەوە نامۆین بە خۆمان و ناتوانین لە قوڵایی خۆمان بگەین، بەڵام ئێمە خۆمان لە بناغەوە لەوان جیاوازین و دەبێت خۆمان بین بۆ ئەوەی کە لە خۆمان بگەین، نەک کۆپی ئەوان بکەین. دەبێت ئەوە بزانێت کە هێشتا نەوتەوەکانی وەک فارس و عەرەب و تورک ناویان لە ناو تۆماری مێژوودا نەبووە، کە ئێمە جیاواز بووین و بە جیاوازیشەوە لە تەگیەکدا ژیاوین و خۆمان بە ئەندامی یەک نێتەوە داناوە کە کووردە. سەر ڕای گرنگی خۆناسین، بەڵام ئێمە خۆمانیان پێناساندوین. واتە ئەو خۆی کە ئێمە باسی دەکەین خۆیەک نییە کە بەرهەمی مشت و مڕی نێوان خۆمان بێت، بەڵکو خۆیەکە لە دەرەوە هاتۆتە ناومان. لەبەرەوە ئێمە لە خۆمان نامۆکراوین. بۆ ئەوەی کە لە قوڵایی خۆمان بگەین دەبێت لەگەڵ خۆمان کۆک ببینەوە و ئەو تێگەژنە هەڵەیی کە لەژێر کاریگەری نەتەوەکانی دراوسێدا دروست بووە لە ناوماندا هەڵی بۆ شێنینەوە. هەموو بەڵگەکانی ئەم بەرنامەیە ئەوەی دەرخست کە دانانی گۆران و هەورامی لە دەرەوەی زمانی کوردی هەوڵێکی سیاسیە و شان بەشانی دابەشکردنی خاشی کوردستان دەستی پێکردو. دەنا هەموو بەڵگەکان دووپاتی دەکەنەوە کە گۆران و هەورامی بەشی سەرەکی و بنەچەی کوردن و هەستی کوردبوون لای ئەوان زووتر و ڕوونتر تۆمارکراوە وەک لە بەشەکانی تری کورد. ئەوەی کە ڕووی داوە هەوڵێک بووە بۆ دابەشکردنی کورد و کوردستان. هیچ گومان لەوەدا نییە کە لوڕ و کەلهوڕ و گۆران و سۆران و کرمانج ئەمانە ناسنامەی ژێر چەترێکی گەورەترن کە چەتری کوردبوونە. ئەمە قسەی خۆش و پەخشان هۆنینەوە نییە، ئەمە ڕاستیەکی مێژوویە و چەندین سەرچاوی بێگانە و کوردیش ئاماژەی پێکردووە. هەروەها لە هەموو قۆناغێکی مێژووی کووردا کورد ئەوەی دووپات کردوێتەوە. ئەوەی کە ڕووی داوە دەستگا ئەکادیمیەکانی دەوڵەتە کۆلۆنیالیستەکان مێژوویەکیان نووسیوە کە خزمەتی ئەجەندای دەوڵەتەکانیان بکات. ئەوان دەوڵەتەکانیان خاشی کوردیان دابەش کردووە. ئەوانیش لەسەر هەمان هێڵی بەرژەوەندی هاتوون بێ هیچ بنەمایەکی زانستی بڕیاریان داوە کە کورد دابەش بکەن و بە هەندێکیان بڵێن ئێوە کوردن و بە هەندێکی تریان بڵێن
ئێوە کوردنین بەو جۆرە لە 100 ساڵی ڕابردوودا لە ئەنجامی ئەم کارەدا گومانخراوەتە سەر بەشێکی گرنگی نەتەوەی کورد و فەرهەنگی کوردی ئەم گومانە وەک دیارێکی بەنرخ وا بووە بۆ دەوڵەتەکانی وەکو سووریا و ئێران و عێراق و تورکیا و ئازربایجان ئەوان سوودیان لەم گومانە بینیوە بۆ پتەوکردنی دابەشکردنەکە و لاوەزکردنی کورد بەداخەوە هەندێک کوردیش کەوتۆتە ژێر ئەم کاریگەریە ئێمە دەبێت هەموو ئەو بۆچوونانەی لە ڕابردوودا لەسەر مێژووی کورد و فەرهەنگەکەی دراوە بیخەینەوە ژێر پرسیارە و جارێکی تر لەسەر بنەمای بەڵگەی زانستی دایبڕژینەوە ئەوەش بۆ ئەوەی مێژووی کورد و فەرهەنگی لە هەموو ئەو یاریە سیاسیانە دابماڵی ئەمانە هەمووی بەشێکن لە ئامانجی بەرنامەی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی لە 100 ساڵی ڕابردوودا بۆمان دروستکراوە تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ